بەڕێزان لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە ئاوڕێکی زدیتر لەم سنوورە بداتەوە. سنووری ئیدارەی ڕانیە و قەزای ئیدارەی ڕاپەڕین و قەزای ڕانیە و نەحیەکانی بداتەوە کە شایستە بێ بە مێژوو و قوربانیدانی خەڵکی ئەم سنوورە کە ئەم ناوچەیە نازی بەسەر هەموو شۆڕش و حیزبەکانەوە هەیە کە چەندین پرۆژەی گرنگی استراتیژی هەن تەواو نەکراون. لەوانە پرۆژەی دووسایدی نێوبازاڕ کە بەڕێز سەرۆکی حکوومەت لە بەردی بناغەی دانانی پردی دەربەن بەڵێتنی تەواوکردنیدا وەلیژنەی بۆ پێکهاتووە ئومێدەوارین پەلە بکرێت لە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە. پرۆژەی نەخۆشخانەی 290 تەختێکە، پرۆژەی مۆنومنتی شەهیدانی ڕاپەڕین کە تەنها یەک ملحەقی کراوە کەوە داواکاری بەردەوامی ئیدارەی ناوچەکە و کەسوکاری سەربەرزی شەهیدانە بۆ ئەوەی ملحەقاتەکانی تریشی بکرێت. پرۆژەی ئاوی دەربەندی ڕانیە، پرۆژەی شەقامی 6 مەتری لەگەڵ تەواوی پرۆژەکانی سنووری نەحیەکەمان. هەروەها لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە هانی وەبەرهێنان و سەرمایهداران بدات بە ئەنجامدانی پرۆژەی وەبەرهێنان لە سنوورەکەماندا کە ناوچەکەمان ناوچەیەکی لەبارە بۆ ئەنجامدانی پرۆژە لە بواری کشتتوکاڵی و گەشتیاری و پیشەسازی. دووبارە لەم یادە پیرۆز و پڕشکۆیەدا با هەمومان دەست لە ناو دەست بەڵێن بدەین بۆ خزمەتکردنی زیاتری سنوورەکە و پاراستنی بەها و دەستکەوتەکانی ڕاپەڕین. دووبارە بەرز و پیرۆز بە یادی ڕاپەڕین. درود بۆ گیانی پاچی شەهیدانی ڕاپەڕین و شەهید عەلی نەبی سنبول و تێگڕای شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان. بەیاننامەی تەفگەری ئازادی بە بۆنەی سیەمین ساڵ یادی ڕاپەڕینە مەزنەکەی 5/3/1991 لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە بەرەبەیانی 5/3/1991 لە شاری ڕانیەوە ڕاپەڕینێکی جەماوەری لە دژی ڕژێمی دیکتاتۆری بەعس بە پێشەنگایەتی گەنجان و ژنان و خەڵکی وڵات پارێز و ئازادی خواست دەستی پێکرد. لە ماوەیەکی کووردا دام و دەستگا سەرکوتکەرە ئەمنی و سەربازیەکانی ئەو ڕژێمە داپڵۆسێنەرە لەلایەن گەلەوە دەستیان بەسەرداگیرا و بانگی سەرکەوتنی ڕاپەڕیندرا. ئەو ڕاپەڕینە نەسرە و تا بادینان و کەرکک و حەمرین تا دەگات بە خانەقین شار بە شار و دێ بەدێ هەموو باشووری کوردستانی گرتەوە. لە کاتێکدا ڕژێمەکەی سەددام لە شەڕی کەنداودا تووشی شکستێکی گەورە هاتەبوو بە تەواوی گۆشەگیر و گەمارۆ درابوو بەهۆی سیاسەتە شەڕانگێزیەکانی ڕوبەڕووی داڕوخانێکی گەورە بوو بووە. ئەوەش بووە هۆی ڕەخساندنی دەرفەتێکی مێژووی بۆ ڕزگاربوونی گەلی کورد لە ستەم و زۆرداری و کۆمەڵکوژی و سیاسەتی شۆڤینستیانەی ڕژێمی دیکتاتۆری بەعس کە بۆ ماوەی دەیان ساڵ بوو بە دڕندانەترین شێوە بە کوشتن و تۆقااندن و کاولکردن و ڕاگواستن خۆی بەسەرگەلی کورد و گەلانی عراقدا سەپاند بوو. ئەو دەسەڵاتەوە بەستە و خۆسەپێنە کە مێژوویەکی دوور و درێژە یاری بە چارەنووسی گەل دەکات. ئەوە شوای کردووە باشووری کوردستان ڕوبەڕووی قەدەری نادیار و دەیان کێشەی سیاسی و ئابووری و دەردی هەمەلایەنە ببێتەوە. بۆ دەربازبوون لەو دۆخە دژوارەدا لە هەر کاتێک زیاتر پێویستیمان بە زیندووکردنەوەی ڕۆحێتی ڕاپەڕینە هەروەکو چۆن گەل لە شیلاتزێ بەڕووی داگیرکەرانی تورکدا ڕاپەڕی، هەروەکو چۆن لە گارەی سەربڵند گەریلای ئازادی داگیرکاری تێکشکان و بەردەوام بوو لە پشتیوانی گەلی کۆڵنەدەری ڕۆژئاوا و باکووری ڕۆژهەڵات. بە هەمان ڕۆحێت و ئیرادەوە پەرە بە تێکۆشانی دیموکراتیانە ئەدەین بۆ بەدیهێنانی ماف و ئازادیەکانی گەل و ئامانجەکانی شەهیدانی ڕاپەڕین. بەردەوامینە ڕەزایەتیەکان لە بەرامبەر ستەم و ناعەدالەتی دەسەڵاتداران مانای زیندومانەوەی ڕۆحیەتی یەکگرتوانەی ڕاپەڕینە. ئەو ئیرادەیە بەستەڵەکی ترس و بێدەنگی و ستەمکاری شکاند و لە بەرامبەر دڕندەترین ڕژێمی کۆمەڵکوژ و ستەمکاری بەعس تاوەستایەوە و لە کوردستانی وەدەرنە. ئەو ڕۆحیەتە ئازاد و باڵایە هەر زیندووە و هیچ هێزێکی داگیرکەر و خیانەتکاریەک ناتوانێت بیوەستێنێت. ئەوەش سلمێنەری ئەوەیە کە باشووری کوردستان بەگشتی و خەڵکی کۆڵنەدەری دەڤەری ڕاپەڕین هێز و توانای ئەوەی هەیە ڕوبەڕووی کێشە و قەیرانەکان ببێتەوە و سەرکەوتنیش مسۆگەر بکات. بۆیە وەک تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان پابەندی خۆمان بە ڕۆحیەتی شەهیدانی ڕاپەڕین و سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی کوردستان ڕادەگەێنین.
لەسەر ڕێباز و ئامانجی ئەوان درێژە بە تێکۆشانە دەین لەسەر ئەو بنەمایە داوا لە تەواوی چون و توێژەکانی کۆمەلگا و ژنان و گەنجان کەسانی ئازادی خواز دەکەین بە ڕوحەتی ڕاپەڕینێکی سەردەمی و نەتەوەیی و دیموکراتیانەوە ڕوبەڕووی هەڕەشەی داگیرکەران ببنەوە و خۆیان لە ئەنجومەنەکانی گەل و گروپ و دەستەکاندا ڕێک بخەن و بە ڕێباز و هزلێکی نوێەوە پەرە بە تێکۆشانی دیموکراتیانە بدەن ئەوەش مسۆگەرە سەرکەوتن بە دوای خۆی دادێنێت گەلی ئێمەش هەر شایەنی سەرفرازی و سەرکەوتنە نەمری بۆ شەهیدانی ڕاپەڕین و سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی کوردستان تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان 5 سەی 2021 Fica uma foto